ئەم خۆپیشاندانەی تەکساس تایبەتە بە دژایەتیکردنی ئەو ڕێکەوتنەی TPP. سندیکاکان ئەمە بە ڕیکلام بۆ کار ناو دەبن. ئەوان لەو باوەڕدان ئەم بابەتە لەوەدا کورد نابێتەوە کە هیچ کارێکی تازە بەرهەم بهێنێت، بەڵام ئەم ڕێکەوتنە وا دەکات هاوڵاتیان کارەکانیان لەدەست بدەن لە کاتێکدا موچەکانیش دێتە خوارەوە. بەڵام ئەمە تاکە ناڕزایەک نییە لەسەر ئەم ڕێکەوتنە. لە مانگی 6 ئەم ساڵدا کۆنگرێز ڕازی بوو لەسەرەوەی کە پێی دەوترێت ڕێڕەوی خێرا بۆ دەسەڵاتی بازرگانی. ئەمەش ئەوە دەگەێنێت کە ڕێکەوتنی TPP ناتوانرێت چاکسازی تیادا بکرێت لەلایەن یاسادانەرانی ئەمریکاییەوە. تەنها کۆنگرێز دەتوانێت بە بەڵێ یان نەخێر دەنگی لەسەر بدات. هەروەها دەتوانرێت ناکۆچیەکان یەکلایی بکرێتەوە لە نێوان ئەو وڵاتانەدا لە ڕێگەی لیژنەیەکی سێکەسیەوە. ڕالف گامۆری بەرپرسێکی پێشووی IBM کە ئێستاکە مامۆستای کۆلێژە لە زانکۆی نیویۆرک ستێرن بۆ بەڕێوەبردنی کارەکان. لە ڕاستیدا ئێمە 30 ساڵە ڕێکەوتنی هاوشێوەمان هەبووە. پێویست ناکات پرسیاری ئەوە بکەین کە چ شتێک کاریگەری خراپ دەکاتە سەر ئەم وڵاتە. تەنها پێویستە ئاور لە ڕابردوو بدەینەوە کە لەم وڵاتەدا بواری پیشەسازی وشکراوە، هەروەها ئەو کارانە و ئەو تەکنەلۆژیا و ئەو کارگانە ڕۆیشتن بەرەو دەرەوەی وڵات. بەڵام سەبارەت بە کۆمپانیا بازرگانی گەورەکان و کۆمپانیا هەمەنەتەوایەتیەکان ئەمە مەسەلەیەکی دیکەیە. ئەمە هەلێکە بۆ گەشەپێدانی بازاڕە نوێکان و هەروە فرۆشی بەرهەمەکان زیاد دەکات کە پێکڕا ئەمانە قازانج بەرهەم دەێنێت و پەرە بە بەهاکانی بەشداربووان دەدات. هەروە پیتەر کادیلۆ سەرۆکی شیکەرەوەی بازار بۆ ڕایکۆڵ گلۆبال دەڵێت ئەمە یارمەتی گەشەی ئابوری و کرێکاری ناوخۆ دەدات. دەزانیت هەموو کارێک بۆ خۆی سەرکەوتن و شکست و ئەرێنی و نێرێنی خۆی هەیە. هیواش هەن دژی جەنگن چونکە بیر لەوە دەکەنەوە کە کارەکان دەستنە دەرەوەی وڵات و هەروەها خەڵکانی دیکە شەن بە پێچەوانە بیر دەکەنەوە کەمە بەڕاستی باشە بۆ ئابووری ئەمن دەکەومە ئەو نێوەندە. بەڵام پیتەر کۆستا سەرۆکی کۆمپانیای واڵ لە ئیمپایر ئێکسکیوشنز دەڵێت دوجار ئەمریکا و کرێکارەکانی لەم ڕێکەوتنەدا زیانیان پێدەگات. هەروەها دەڵێت بەڕای من ئەم ڕێکەوتنە بە قازانجی کۆمپانیا بازرگانی بچووکەکان و هاوبەشەکانیان تاوا دەبێت. من وابیر دەکەمەوە کە هەموو جارێک ویلایەتە یەکگرتووەکان ئەم ڕێکەوتنە واژە دەکات ڕەنگە بە تەواوەتی بۆ ئەو ڕۆکە سوودێکی نەبێت. بەڕای من ئەمریکا دەتوانێت بە سەختی ئەمە تێپەڕێنێت. پێدەچێت لەم چەند هەفتەی داهاتوودا دەقی تەواوەتی ڕێکەوتنەکەی نێوان وڵاتانی زەرەی ئارام بڵاو بێت کە کۆنگرێز بە پێی خشتەیەکی کاتی دیاری دەکات. سەرۆک باراک ئۆباما لە ماوەی 6 ڕۆژدا مۆڵەتی هەیە واژۆی بکات. ئاسۆ جەبار دەنگی ئەمریکا.